هاوڕێیان سڵاتان لەبێت دەستپێکی هەفتێکی نوێتان باش تەندروست باش و دڵخۆش بن لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی تەوەرە هەمەڕەنگەکانی ئێوارە ناڕتی دوو بە خێراترین تەواوی میوانەکانەکەم بە هیوای سوودبینین لە تەواوی ئەو بڕگانەی کە لە ئێوارەدا بۆمان ئامادەکردوون. بەڵگەی یەکەمان تایبەت کردووە بە قۆناغێکی تەمەن کە لە هەڵکشاندایە و هەمومان ئەگەر خوا تەمەن باخیبات پێیدا ڕەت دەبین کە بریتە لە تەمەنی پیری یاخود قۆناغی پیری و بە ساڵاتچوون و قۆناغی کە هەمومان تا ڕادەیەک لی شارەزین و ئەوەیە کە دڵی کەسەکان دڵی و کەسانی کە بە تەمەن و بە ساڵاتچوون هێندە ناسکە بێتەوە کە ئەبێت زۆر بە هەستیاری مامەڵەیە لەگەڵدا بکرێت و بزانین کێشە کۆمەڵایەتی و دەرونی و مادیەکانی ئەو قۆناغا لە چیدایە و چۆنە بە پسپۆڕی مامۆستاهێ من بەڕێزیان ئەم ئێوارەی لێرە ئامادەیە گفتوگوی زیاترەکەین لەوباری و زانیاری زیاتر لەوان وەرەگرین. کاکێ من عەبدولقادر توێژەری کۆمەڵایەتی ئێوارە باش و بەخێر بیت. هەرە باش سپاس بێ زۆر بەخێر بیت. پێشتر با باس لە قۆناغی پیری بکەین. ئەم قۆناغە بناسێنە لە چەند ساڵیەوە دەست پێکات دواترینە سەر قسەی زیاتر. پیریە شێوەکو لاشەی ئینسان چۆن لە سێ بەش پێکگێت لەسەر لە دڵ لەگەڵ لە خواردتریەوە کە بەشیمانەوەی ئینسانەوە بەشی سۆز لەگەڵ بەشی عەقڵ و بیرکردنەوەیە کۆمەڵگاژە شێ بەسەر چەند ڕاهەندێکە یاخۆ چەند لایەنەکەدا بەشی کە بریتە لە قۆناغی مناڵی تا گەنجێتی و قۆناغی گەنجێتی و پاشان قۆناغی پیرێتی و هەموو بزاوت و هەموو نوێبوونەوەیەک لە کۆمەلگایە بەم سێ قۆناغی ئاڕات و کۆمەڵگاش کە هەموو گۆڕانکارایەتیا ڕوێدا هەمیشە بەم سێ قۆناغی ئاڕاوە ئەمەش هەشێ بگوازینەوە یاخود تەحویلی بکەین بۆ لایەنی فیزیکی یاخود لایەنی تەمەنی مرۆڤ لە کۆمەلگای بەگشتی وە توانین بڵێن ئەم بابەتە بابەتێکی گەردونیە بەگشتی و هەموو پێدراوەکانی ناو گەردون ئەمەتە تاوانشی کە ڕۆحیانە بم لایەنەیە ئەڕۆن چ بە ئاژەڵەکان چ بە دار و درەخت چ بەوانشی کە ئەشێمە بە بێجان لاوێن بەرین هەمیان بەم قۆناغانە ئەڕۆن کە بریتێ لە قۆناغی پیری کە بریتێ لە قۆناغی کە ئینسان تیای ئەگاتە تەمەنێکی زۆر زۆر تایبەت کە پێویستی بە مراعات و بە یاسا و بە مامەڵەکردنی زۆر زۆر تایبەتێ. باش ئەکرێ ژمارەیەک دانین بۆ قۆناغی دەستپێک بە قۆناغی پیری؟ توێژینەوەی زانستی چاوانی پزیشکین چاوانێک کە لایەنی سایکۆلۆژی یاخود لایەنی کۆمەڵاسیەوە کراون بەشێکی زۆریان جەخت لەسەرەوەکەنەوە کە تەمەنی پیری لە تەمەنی 39 ساڵیەوە دەست پێ ئەکات یعنی چی ئەگەر چی مرۆڤ بتوانێت وەرزشیش بکات و ئەگەر بتوانێت خواردنی تەندروست بخوا و ئەگەر بتوانێت لە ژینگەیەکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری خێزانی باش زۆر زۆر پەروەردەبێت ئەوەی کە زۆر زۆر گرنگە کە مرۆڤ ناتوانێت خۆی لە پیرەتی پارێزێ وەکو شتێکی تر نییە یعنی تۆ چەند تەمەنە درێژ بێ و چەند مقاوماتەکانێ بۆ ئەوانی چواردەورێ بۆ هەموو شتانی کە هۆکارن بۆ پیرەتی تۆ چەند بەهێزیش بێت و هەربێ بۆ قۆناغەیە بڕۆیت ئەگەر پێشتر ئەم دنیای بەجێ نەهێڵیت یعنی تۆ ئەگەر ڕۆژانە هەموو ڕۆژێکیش وەرزش بکەی و ئەگەر خواردنی زۆر زۆر باش خۆی و لە ژینگەیەکی زۆر زۆر تەندروستی بێجەنگ و بێ ئاژا و کێشەشا گەورە بیت تۆ هەربێ بە قۆناغی پیرەتیە بڕۆی و هەموو مێژوانی کە بینیمانەوە خوێندومانەوە بیستمانە هەمویان باز لەوە ئەکەن بۆ نەکەسێکی وەکو ڕەنگە تەمەنی 900 و ئەوە نەبێ بەڵام نتیجەکەی هەر ئەوەیە کە بکەیتە قۆناغی پیرەتی و پاشان نزیکترین شتێکیش کە لە دەوری پیری بسوڕێتەوە بریتە لە مردن و پاشان کەومان بە مردن کۆتایی بە ژیانمانێت. باش ئەکری هەمومان گزارشت یا زانیاریمان هەبێت لەسەر گزارشکردن لە پیری یان نەخێر ئەکرێت تەنهاوانە لی تێ بگەن و گزارش بکەن کە خۆیان پیرن و بەتەمەنن بێ جیازی بکەین لە نێوان دوو شتە ئەمڕۆ لە دنیای کۆمەڵاسیە پیری چ وەکو تەمەن پیری چ وەکو هەست وەکو مامەڵەکردن لەگەڵ خەڵکیە وەکو مامەڵەکردن لەگەڵ چواردەورە ئەگەر پیری تەنها بریتی بێ لەوەی کە تۆ گەشتێت تەمەنێکی بایۆلۆجی و وەزیفەی فیزیکی لایەنە بایۆلۆجیەکەی ئینسان کۆتایی پێهێت لەوەی کە تۆ ڕەنگە لە ڕووی سێکسیەوە توانات نەمێنێ ڕەنگە لە ڕووی ماسوولکەیەوە هێزی ئەمەش ئەبێتە وەسف و پێناسی قۆناغی پیری وەکو وتم دوو جۆر لە پیریە پیرەیەکیان بریتین لەوەی کە تێکچوونی لایەنی ئۆرگانی ماسوولکەی ئینسانە کە بریتە لە پوکانەوەی خانەکانی ئینسان پوکانەوەی لە شولاری ئینسان و پاشان بەرەو مردن وتمان کە ئەیبا مەلانی تیان بریتێ لە شێوازی مامەڵەکردن لە ناو کۆمەلگایە کە ئەشێ لە ڕووی کۆمەڵاسیەوە ئەمە زیاترن بەستی ئێمە بێ کە پیرانە مامەڵەکردن لەگەڵ ئەوانی تراوە بەشێکی زۆری ئەو کۆمەلگایانی کە بە قۆناغی جەنگا ڕۆشتون و بەشێکی زۆری ئەوانی کە زیاتر ڕێز و ستایش و مامەڵە لەگەڵ ماتەم و لەگەڵ دڵتەنجیاکەن ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان هەم مرۆڤەکانیان زووتر پیرە بن لە ڕووی تەبیعەتەوە هەم لە ڕووی بایۆلۆجی و شێوازیشەوە زووتر پیرە بن. باش بۆ هەمیشە وترێت ئەو کەسانی کە پیرن هەز ناسکتر و دڵ ناسکترن
ڕەنگە ئەمە بەشێکی پەیوەندی بەوە بێت کە وەکوتم خانەکانی ئینسان جارێکی دەست بە پوکانەوە ئەکاوە سەر لەنە بەشێکی ئەم خانانە دروست نابنەوە هەمیشە پێویستیان بە مراعادەیە چکە ئینسان لەو لەحظانەیە هەست بە خاڵی زۆفی خۆی ئەکا هەست بە خاڵی لاوازی خۆی ئەکات منداڵ بۆچی هەمیشە ئەگری هەمیشە بۆچی زەنگیشی بەدەستەوێت کاتێک داوای هەر شتێک کات ناتوانێت بەدەستی بهێنێ بەردەوام ئەگری ئیعازەیە بە چواردەورەکەی کە پێویستی بە شتێکێ لەبەرەوە لەلایانی بایۆلۆجی و منداڵ بۆم وەزیفەی ئامادە نییە دەستی ناگاتە پەرداخێک ئەو لە مەخسەلەکە دای بگرێت و ناتوانێت جلەکانی بدۆزێتەوە ناتوانێت پێڵاوەکانی بکا بە پێوە و ناتوانێت بچێت بۆ تەوالێت بۆ سەر ئاو بە ئاسانی دەست بە ئاو بگەێنەوە گەورەکان لەبەرەوە منداڵ هەمیشە دڵی ناسکە و هەمیشە ئەگری و هەمیشە بە ئیعازێکی تایبەت بە مەسجێکی تایبەت پەیامە نێرێ بۆ چواردەورەکەی خۆی کە بەهانایەوە بێن لەبەرەوە دەبینی بەردام یەکێک بێکێکە لەڵی مناڵە من دڵی ناسکە لەبەرەوە کاتێک کە تو لەم قۆناغەشە وەزیفەی بایۆلۆجی یاخود وەزیفەی ماسوولکەی ئینسان دیسانەوە دەست بە داڕوخان و بە پوکانەوە ئەکات تۆ ناتوانانی هەستی بە وەزیفە کۆمەڵایەتیانی کە پێشتر ئەنجامت داوە مناڵ ڕەنگە ئەگەر ئەزمونێکی نەبێت و گریانەکەی تەنها ئەوە بێ کە پەیام بگەێنێ لە پیرەتیە بە پێچەوانەوە هەم ئەوێ پەیام بگەێنێت و هەم ئەفسوس یاخۆ دەردەدڵە کێشێ بۆ زمانەی کە گەنجەتی هەبووە زۆر جارێمە پیرەکانی چۆمان لێ بێ وەکو سەرگوشتەی خۆی ئیجێڕێتەوە یاخود هەتا ئێمە زۆر ئیدیۆمی کۆمەڵایەتیمانەیە لەناو کۆمەلگایە کاڵە پیری و هەزار عیب یعنی کاتێک کارێک ناتوانێت بکات لەبەرەوە هەمیشە لەم تەمەنەیە پێویستیان بە مراعاتی زۆر تایبەتەیە و قۆناغێک کاتوانم بڵم لە قۆناغی مناڵی زۆر زیاتر پێویستی بە مراعات و بە تایبەتی لەبەرەوە ئەمانە ئەزمونێکی زۆریان هەیە و ئەزمونێکی زۆریان کەڵەکە بووە و کاتێک ئێستا لە بەرچاوی خۆیانە ناتوان دیسانە بۆ وەزیفە کۆمەڵایەتیە ئیداریە ئابوووریە خێزانە هەستن لە ناو خێزانە بە دڵنیایە دووبارە سێبارە دڵیان بەرەو ناسک بوونەوە و ژیانشان بەرەو ناسک بوونەوە هەڕات باش درێژادین بە گفتوگۆکان قسەی زیاترەکەین راپۆرتێکان ئامادەیە پێکەوە لەگەڵ میوانەکان سەیری راپۆرتەکەکەین و گەڕێنەوە وڵاتان. سڵاوتان لێبێت بابەتی ئەم جارەمان لەسەر مامەڵەکردن لەگەڵ پیر و بە ساڵاتواندا بەڵام ئەوەی کە لێرەدا ئێمە ئەپرسین ئەوەیە ئایا هەلومەرج و جوگرافیای وڵاتی ئێمە تاکو چەند گونجاو بۆ پیر و بە ساڵاتوان ئایا ڕۆژانە هیچ شوێنێکی حەوانەوە هەیە بۆ ئەوان یاخود مامەڵەکردنی چواردەور لەگەڵیاندا چۆنە هەموو ئەمانە ئاڕاستی خۆیان دەکەین لە نزیکەوە لەگەڵماندا بمێنەوە بزانین خۆیان لەو بارەیەوە چی دەڵێن زوو ئەو ڕێز و احترامە بوو بەزیسا ئەوە کەم بووە کەس بووە نەماوە باشە بە بڕای تۆ هیچ شوێنێک چی گونجاو هەیە ڕۆژانە کە کەسانی بە ساڵات چوو بتوانن بێن لەوێ بحەوێنەوە دابنیشن قسەی تیا بکەن و کاتێکی خۆش بەسەر بەرن لێرە لەم کوردستانە نە بێحکومەتی ڕای تۆ لەم وڵاتی ئێمە هیچ هەلومەرجێکی وا ڕەخساوە بۆ ئەو کەسانی کە ئەچنە تەمەنەوە کە شوێنێک هەبێت لی دابنیشن و تیا بحەوێنەوە هیچ نییە هیچ شتێک نییە هیچ شتێک ئێستا ئەو بەرەوە ئەبووە ئێستا دانابوو ئەم بێکارانە و لە ئەوانەی بە ساڵات چوون ئەوانە بە ساڵات چوون هەق لێوا دابنیشنە ئێستا دایان خستۆ بۆچی ئەوەی ئەو بەرەوە هیچ شوێنە لی دانیشی ئێمەش ڕۆژوای لێرە دانیش دەرمانەکەن ینی شوێن نییە باشە بە بڕای تۆ تاکو چەند ڕێز لە بە ساڵاتوانێکی لە وڵاتی ئێمە وەڵا نییە وەڵا هیچ شتێک بە ساڵات چوون ناکرێت هیچ شتێ نەکراوە ناشکرێت والله بەکەمی هەساکێ تەقدیری پیر نەماوە تەقدیری پیر نەماوە ئێستا گەنجی ئێستا یاری بەڕیسپیەکات بەردوجێزی پێەکە پێی پێەکەنی پێی ڕابێرێ ئەوە لە بنشی بەردا خەوتون نازانم ئەم لە بنشی داربیا سەوز بووە لە بنە گوێزا سەوز بووە نازانم هیچ شوێنێک نییە خۆشدانەی بینن چکە زیاتر لە ئێمە شوێنە گشتەکان بەسەرەکەنەوەنێ کوا شوێن هەیە باشە حەدیقەیەکی بەل تەنها حەدیقەیە هیچ ساڵەکانی سیەکانە وازەمی ساڵی سی حوتوانێ هەرەوە هەیە ئەوش بۆ ئێمە شوێنەکەی سنتری شار نییە تا ڕادێ وڵات سنتریشە بەر ناگەینە ئەوێ بە بڕای تۆ تاکو چەند هەلومەرجی وڵاتی ئێمە ڕەخساوە بۆ کەسانی بە ساڵاچوو یان شوێنێک هەبێت کە تیا بحێنەوە ڕۆژانەکە هاتنە دەرێ لی دابنیشن ئەو جۆرەشتانە بۆ گەنجیش نییە نەک بۆ بە ساڵاچوو بە ساڵاچوو فەوتاوە لە وڵاتە ئەگەر تەمەنی چل بێ لەوانەیە بڵام حەفتایە یعنی مەساتێکە تا ئەو پەڕی مەسات ئەوە خۆ بە چاوی خۆ بینی بە هەزارها بە ساڵاچوو لەم جادانە و لەم ساحانە کەوتون کەس نییە لیان پرسێتون تیان نییە نەبووە
نییە ناڕازین ئەو خەڵکە هەمووی ناڕازی بوو هیچ ڕێزێک لە بەساڵاتوان نەگیرا ئەوەی کە لە دەمی خۆیانەوە بوو هیچ ڕێزێکیان لێ نەگیرا و هیچ پلەیەکیان بۆ دانەنرا دووبارە سڵاتان لەبێ سپاس باوکارم باوان ئامادەکردنی راپۆرتەکەی هەمویان گلەیان هەبوو بەبەست لە جوگرافیای کوردستان بکەین بۆ تا ئێستا لە هیچ شار و شارۆچکێکی کوردستانە گرنگی نەداوە بە دروستکردنی جێگەیەکی تایبەت کە خزمەت بەو جیلە بکە و لە ڕووی شوێنەکەشی و بگونجێ لەگەڵ لە شولار و ئەو جمگانەی کە ئەو کەسە بەتەمەنانە هەیەە لەگەڵ بیرۆکەی ئەوانە لەگەڵ ئایدیای ئەوانە لەگەڵ هەموو شتێکی ئەوانە. ئەم پرۆسێکی درێژخایەنە پەیوەندی بە کولتورێکەوە یاخود بە کۆمەلگایەکەوە نییە من پێم وایە بەگشتی مرۆڤ لە ڕۆژهڵاتی ناوەڕاستا مرۆڤێکی پراوێز خراوە چ لە مناڵ چ گەن چ ژن چ پیا و چ پیر هەمویان هەرکەم لەوانە گرت دەمیان بکەیتەوە و بیان جوڵێنی دو قسەیان لەگەڵا بکەی بەردەوام هەمویان گلەیان هەیە لەبەرەوەمە ڕەنگە دراساتی سایکۆئەنترۆپۆلۆژی بوێت ڕەنگە دراساتێکی مرۆڤ ناسی بوێت کە باحیسی زۆر گەورە لەسەر ڕەهەندوو بوعدە ئازادیەکانی مرۆڤ لەم ناوچەیە قسە بکات لەبەرەوە پێشەوەی کە تۆی حکومەت بە وەزیفەی کۆمەڵایەتی یاخود وەزیفەی ئیداری هەستێ بە دروستکردنی شوێنی تایبەت بۆ ئەمانە دەبێت خێزان گرنگی بەم بابەتە بە و کەمنی ژمارە و پیا و ژنە پیرانەی کە ئێستا لە خەڵەتەکەەکانی پیریا کەوتون کە ئەمانە زیاتر لە چەندنەوەیان گەورە کردووە وتیانە چەند کوڕ چەند کچی گەورە کردووە و دایک و باوکێک توانیان بۆ نمونە 6 مناڵ گەورە بکەن بەڵام بە 6 مناڵ نەیانتوانیوە دایک و باوکێک گەورە بکەن و پەیوەندەیە کۆمەڵایەتەکان ئەمەندە ناجێگیر بوون و ئەمەندە ناتەندروست بوون کە ئەمانە زۆر جا بەشێکی زۆریانەکەوێتنە سەر شەقامەکان و ئەگەر ئەم دیاردێت تەنها وەکوتم ڕەنگە تایبەت نەبێ بە هەرێمی کوردستان لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان کە دیعای مافی مرۆڤ و ئازادیش دەکرێت بەشێکی زۆر خەڵکی لەسەر شەقامەکان دەخەون و بەشێکی زۆر ڕێژی هەژاری و برسێتی تایە لەبەرەوە کەنات لەو خانەوادانش کە کچەکان و کوڕەکانیان یاخود مناڵەکانی تریان بە درێژایی ڕۆژکارەکەن ئەو کەسێ بەتەمەنە لە ماڵەوە بەتەنیا بێنێتەوە خۆگەر جێگەیەکە بێ خزمەت بکەبانەوەن ئەتوانم بچنەوە جێگێ جاگەر شوێنەکە داخراو بێیان وەکوتم ئەم پەیوەندی بە یەکەم پەیوەندی بە لایانی کللتوریەوە هەیە دەبێت کللتوری ئیش لەسەر ئەمە بکات ئەگەر تۆ دیقەتی نزیکترین وڵاتی دراوسێمان بێت کە بریتی بێ لە ئێران سری کۆنسرتەکانێک کە کاتێک کۆنسرتی میوزیکەکەن و کاتێک کۆنسرتی هونەرەنگی زۆر گەوراکەن بە دەگمەن گەنجی تیابینی و بە دەگمەن مناڵی تیابینی هەمووی ئینسانی پیرن هەمووی ئینسانن کە ئەمە پەیوەندی بچیەوە ئەمە پەیوەندی بەو کللتورەوە هەیە کە بەردەوام ئیشی لەسەر ئەمە کردووە کە من بیرمە جاران لە سەردەمی ڕژێمە پێنجشەمان سینەما ئەتفالە بوو لە کەناڵەکانی ڕژێم یەک ڕۆژی تایبەت تەنها فیلمی مناڵانە لێ ئەدرا وەکو بەشێکی تایبەت کە تایبەت کرابوو و سینەمای پیری هەیە و زۆرێک لە فیلمە سینەمایەکان سەر لەسەر ئاستی جیهانەکە نمایشەکرێت تەنها پیرەکان ئەچن و بەشێکی زۆری هەموو ئەو کۆرسانەی کە لە بواری تەنمی ئیجتیماعی و گەشە پێدانی مرۆیی یاکرێتەوە دیقەت بە زۆرترین ئەوانەی کە ئەچن هەمووی پیر بەتەمەن و ئەوانە کە ئەزمونێکی زۆریان هەیە بەڵام بەداخەوە چانسی ئێمە وەکو مرۆڤ لەم ناوچەیە کاکێ من ببەخشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە هەمیشە لەسەرەوە فێرکراوین کە پەیوەندی کۆمەڵاتیەکانمان زۆر بەهێز بێت و ئاتیفشمان لەگەڵ ئەوی ترا زۆر بەهێز و ارتیباتێکی گەورەمان هەبێت لەگەڵ یەکە بەڵام بۆ کە ئەگەینە قۆناغی پیری ئەم شتانە نامێنێت. بەهێزی پەیوەندی کۆمەڵایەتی بەمانای دروستی نایەت تۆ زۆر جار بەشێکی زۆری و شارستانی گەورەتانی کە لە جیهانە دروست بوون بەرەنجامی لاوازی پەیوەندی کۆمەڵایەتیە ئەگەر هاوڵاتیەک لە ئەمریکا لە هەموو ڕێوڕسمێکی کۆمەڵایەتی خێزانەکەی ئامادەی بێ ناتوانێت ئەو شارستانی گەورە بە ماوەیەکی کەم پێکەوە بنێن ئەوەی کە لە باری ماتریاڵیەوە مجتەمەعی شەرقیدا ڕزانووە بریتە لەو پەیوەندێک کۆمەڵایەتی زۆر بەهێزەی کە تۆ ئەمەندەی کە خەریکی مەراسیمە کۆمەڵاتەکانتی لە زەواج و لە پاشتێلانە و لە عیدی میلاد و لە کۆمەڵێک مەراسیمی شکلی کە تۆ بێ بەردەوام هەموو ئەندامانی خێزان و جوودیانە بێ ناتپەرژێتە سەرەوەی بەعنی زۆر جا خەڵکە بینی لە فەرمانەکانە مۆڵەت وەرەگرێ بۆ مەسائلی زۆر تافێ ئەمە لە وڵاتانە ڕێگە پێنەدراوە لەبەرەوە زۆر جار بەهێزی بۆ نمونە وەکوتم پەیوەندی بەهێزی کۆمەڵایەتی بەمانایەوە نایە کە هەندێک جار زۆر باش و مەراسیمێک لە دەرەوە ڕێگە پێنەدراوە بەڵام لێرە
وەکوتم بەشێکی زۆری ئەو بینانێکی ئێستا لە عالەما چوون بە ئاسمانەوە بەشێکی زۆری شارستانێک گەورانە بەرەنجامی ئەوەیە کە منداڵە تەمەنی 18 ساڵ لە خێزانەکەی جیا بێتەوە هەموو کە سەر بەخۆی بۆ خۆی و بیرکردنەوەی تایبەتی خۆی هەیە و بیرەکاتەوە لە مەراسیمە کۆمەڵاتەکانە ئامادەی نییە و دایک و باوک دەستکراوەتر ئەبن بەڵام ئەمە لە باری عاتیفیەوە ڕەنگە ئینسانەکانی ئەوێ عاتفیان کەمتر بێ پەیوەندی خێزانیان کەمتر بێ و لاوااستر بێ بەڵام مجتەمەعی شەرقی بەگشتی ڕابطەی بەڵام دەبێت هێشتا ئەوان دەستبەرداری ئەو قۆناغا پێریە نەبوون و باشترین خزمەتیان پێکرێن وەکوتم ئەمە ڕەنگە وەکو بەڕێزانە لە راپۆرتەکەی ئاماژەی پێ جارێکی تر هەموو شتێک لە شەرقا ڕەنگە بچێتەوە سەر سیاست و ڕەنگە بچێتەوە سەر کللتورەوە کۆمەلگا ئەوە سیاستدا ڕێژەری ئەو ناوچانن کە ئەبێ گرنگی بە هەموو کایەکانی ژیان بدەنەوە چۆن لە مناڵێک لە حەزانەوەی خیتە بەرخوێندن دەبێت هەتا و کاتەشی چێت ناو گۆڕاکەوە شوێنی تایبەت بەخۆی هەیە بە شوێنی گرنگی پێدانی هەبێت ڕەنگە بەشێکی زۆری پەیوەندی بە بەدبەختی ئینسانی ڕۆژهڵاتەوە بێ لەو ساتی کە ئەمرێ هەتاوکو لە دایکە بێ هەتاوکو ئەمرێ ڕەنگە کەمترین چانسی هەبێکەوەکو مرۆڤ بژی وە زۆرترین و شەڕ و شۆڕانی کە ڕوویداوە لەم ناوچیانە ڕوویداوە و یەکێک لەو بەڕێزان لە راپۆرتەکە ئاماژەی بە شتێکی جوانە کە ڕەنگە زۆر جار ئینسان پیربوونی پێشوادی هەیە ڕەنگە تۆ من تەمەنم 15 ساڵ بێت لە هەمیشە کە خەڵق قسە لەگەڵاکە ئەڵەن لە 30 ساڵەچی لە 50 ساڵەچی بەردەوام ئینسانی شەرقی یەک دنیا لە هەم لە کێشەی کۆمەڵایەتی لە کێشەی ئابووری لە کێشی سیاسی خێزانی بەسەرشانیەتی هەمی شەوای لێکا کە دەموچاوی پیرتە دەرکەوێت لەو تەمەنیکی خۆی کەتیایەتی و باشترین بەڵگەشت بۆ ئەمە زۆربوونی ژماری ئەو نەشتەرگەری جوانکاریانەیە کە ئێستا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ڕۆژ بە ڕۆژ ژماریان لە زیاد بوولایە کە ئەمەش هیچ نییە جگە لە ڕاکردن لەوەی کە ئینسان لە پیرەتی دەترسێت. جانم خەون و تەسەوراتەکانی ئەو تەمەنە کە قۆناغی پیریە چییە؟ یا دنیا بینیەکانی ئەوان چییە؟ پێما بێ دنیابینی پیر ڕەنگە بەشێکی زۆریان ئەگە لە ڕووی زانستیەوە قسەی لەسەر بکەیت ڕەنگە بەشێکی زۆری ئەوانیان کە لە تەمەنی منداڵی هەندێکشتیان لەدەست دەرچوو بێ بیانوێت تاویزی بکەنەوە ئەمە لەباری کۆمەڵاسیەوە تا دەرناسیشە بابەتێکی دروست و ڕێگە پێدراوە بۆ بابەتێکە کە ئەبحاسی لەسەرەکە بەشێکی زۆری مامەڵانی کە خەڵکی کەن لە تەمەنی زۆر جار یەکێک بێت بەڵێ لە کللتوری کۆمەڵاتی خۆمان ناڵێ ئەو تەمەنەکەی ئەو ڕفتارەیە یاخودی ئەوەیە زۆر جار خەڵکوێ تعویزی ئەوە باتەوە ئەمە ڕەنگە بە باری کللتوری و کۆمەڵاتی ئەگەر سەریکەی خەڵکی لۆمە ئەم حاڵەتە بکە بەڵام ڕەنگە ئەگەر باری زانستی سەریکەی ڕەنگە حەقێکی شخصی خۆی بێت وە باشترین بەڵگەشت لە وڵاتانی کە ئازادی تاک زۆر تیانە فراهەم بووە پیرەکان تەسەڕفاتی زۆر زۆر ئەوە ئەکەن کە ڕەنگە لای ئێمە زۆر زۆر جێگەی سەرنج بێ بۆ نمونە ئەگەر پیرێک لای ئێمە تیشەتێکی سوور لە بەرکە یاخۆ چاکەتێکی ڕەنگا و ڕنگ لە بەرکە یاخۆ جوتێک کالەی سوور لە پێکە ڕەنگە دنیای لێ بکەن بە چۆنەڵی بە شەو بە تعلیق و بە قسە لەسەرکردنەمەکەی هی تەمەنی توێ ئەم جلو بەرگە ئەم بۆ باخەکە هی تەمەنی توۆیە ئەم قسانەکەی هی تەمەنی توێ بەڵام وەکو وتم کللتور لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی تر ئەگۆڕێ لە شوێنێکە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ بەگشتی دنیای بە ساڵات چۆن دنیاەکە کە ڕەنگە ئەوەندەی کە پێویستی بە مراعات هەبێت و خۆشی بزانە کە چەند ساڵێکی کەمی لە تەمەناماوە ئەوەندەی پێویستی بەوە بێت کە عەتف و حەنان و خۆشەویستی وە کەسێکە بێت لە چواردەوریا کە قسەی بۆ بکاوە جۆ لە خەمەکانی بگرێ ڕەنگە پێویستی بە زۆر شتی تر نەبێ وەکوی کە گەنجێک تموحیە بخوێنێت و مادە پێکەوە بنێەوە پارە پێکەوە بنێەوە بڕوانامە بەدەست بێنێ و هەوڵ بە و داهێنام بکە و بەشێکی زۆری پیرەکان ئەوەندەی کە ئیش لەسەرواکەن کە ئەزمونەکانی خۆیان بنووسنەوە لەدا لە پیرێتیا ئەوەندە ئیش لەسەرەوە ناکەن کە پێویستیان بە شتێکی تر هەبێت. پێ وایە دایکان و ڕەگەزیمەینە کە پیرە بن و ئەچنە تەمەنەوە خەمیان زیاتر بێت لەو کەسانی ترکە بە دنیاییەوە هەر زۆر جار هەر ژنبوون خۆی لە ڕۆژهڵاتە یەکێکە لە کێشە گەورەکان یعنی ئینسان کە بە مینەبوون لە دایک دەبێت ئەوەندەی قاری لەسەر ئەوەندەی فشاری کۆمەلگا کللتور ئاینی لەسەر ئەوەندە لەسەر نێرینەی نییە لەبەرەوە بە دڵنیاییەوە چ پێشوی بگاتە تەمەنی پیرێتی هەر بۆ خۆی مینەبوون لە ڕۆژهڵات تا ڕەنگە کێشێکی زۆر زۆر گەورە بێت و هەتا زۆرێک لەو دەوڵەتانی دراوسێمان لەباری سیاسی شاگردی قەت بی تا چەندەیەک پێش ئێستا تەنانەت ئافرەت بووینە بۆ سیاقەت بکەوە بووینە بۆ دەنگ بات و بووینە بووە بەشداری زۆرێک لە مەراسیمە کۆمەڵایەتیەکان بکات تاکو ئەگاتە ئەمڕۆژ بە کللتوری خۆشمانەوە چ جای بگا بۆی کە کەسێک ئەگاتە تەمەنێکی پیری کە
چوونە دەرەوە بۆ ژنان تا ڕادەیەک ڕێگە پێ نەدراوە لە تەمەنی گەنجیا لە تەمەنی پیریدا بە هەمان شێوە ئەم ئافرەتە توانای ئەوەی نییە کە کار بکات و توانای ئەوەی نییە کە پارێزگاری لە خۆی بکات و توانای ئەوەی نییە کە کەسێک سەرپەرشتی بکات بە تایبەتیش لە مجتەمەعی تومیتیژە ئەگەر عنسوری هێز نەبێ بپارێزێ کە بریتە لە ڕەگەزی نێرینە و ئەگەر ژنێک کوڕێکی نەبێ بیپارێزە یاخو لە لای کوڕەکانی نەبێ یاخو لە لای زاواکانی نەبێت بە دڵنیایەوە معیشەت و ژیانی زۆر قورسترە بێ و لە ڕەگەزی نێرینە کاتێکت تەمەنەوە ڕاستە یەکێک لە ئەو کەسانی کە بەتەمەن بوون باسی لە ڕێز کرد پێ وایە ڕێز گرنگترا یان بەزەیی بۆ ئەو کۆناغا زۆر جا قسەیەکی زۆر شایع هەیە ئینسان شایانی ڕێزە نەک بەزەی من پێم وایە قسە تا ڕادێک دروست نییە بەڵێ هەنێ جار هەردوو تەرەفەکە زۆر گرنگە یعنی ئینسان بەزەیی غەریزەیە لە ئینسانە هەیە تۆ چۆن پێەکەنی چۆن ئەگریت یعنی ئەگەر سروش بیزانیا بۆ نمونە فرمێسک پێویست نییە بۆ ڕەگەزی نێر ملولی فرمێسی بە ئینسان بە پیاو نابەخشی زۆر جار جۆمان لەو ئیدۆمانە بێڵن ئای بە پیاو بگری یان پیاو نابێ بگری ئەگەر ئەم قسەی لەباری کۆمەڵایەتیان ڕاست بێ کەواتە سروش نابووە ملولی فرمێسکی بە نێرینە بەخشیە لەبەرەوە مەرج نییە ئەوەی کە ئەوترە زۆر جار ڕاست بێ بەڵێ ئینسان پێویستی بە بەزەیە هەنەجار تۆ ئینسان شایانیەوە کە بەزەیت پیاوێتەوە بەزەی غەریزەیەکە وەکو غەریزەی برسێتی چۆن برسیتە بێت چۆن حەزت لە پێکەنینە چۆن حەزت لە گاڵتە و گەپە بە هەمان شێوە ئەشێ دیمەنێک سەرنج ڕابکێشە بەزەیت پیاوێتەوە واشێ حاڵتێکی زۆر لە ناکاو بینی لەبەرەوە پێم وابێ بە هەردوو بارەکەیە ئینسان هەم شایانیەوەی کە ڕێزی لێ بگیریەوە هەم شایانیەوەی کە بەزەیش زۆر جا لە بینی خۆشمانە بەزەیمان بێ هەتا لە تێکستە ئاینەکانیش ئەمە هاتووەوە أشداؤكم على الكفار والرحماء بينهم يعني إنسان بزور جل بيني خوينا أجر معاملة صوز وبزي هاتنا ولا بيني يكتريانا بيت تو ناتواني يعني خوها مشتك بدقي ياساي نار رابر رجع زور جار ياسا رنجة بابتي جاب استراكتي بنتواني تو شوني مشتك كتاب كيتو أو كشوني ياسا أجريته لدروي دادقا كان بريتي لا عرفي كومالاتي جا اعتماد كاتسر كومالك غريزة كبريتي لا بيكنين ولا الرز ولا احترام ولا بزيو لهم وشتاني ك إما بأرزي خوان تفسيريان بوكي باش لڕی دارایی و گیرفان و ئابووری ئەمانەوە پێویستە کچان و کوڕانە میشاگان لە دایکان و باوکان بێکات چنەتەمەنەوە و پیرە بن وەکوتمە هەمیشە پەیوەندی بە فەلسەفەی سیاسی ئابووری هەموو کۆمەلگایەک لە کۆمەلگایەکی تر ڕەنگە جیاوازیەکی زۆر لە نێوانیانە هەبێ ڕەنگە ئەگەر پیرێک لە وڵاتێکی وەکو ئەوروپا یاخود کەنەدا یاخود ئەمریکا چانسیەوەی هەبێ بژی ڕەنگە پێویستی بە نەوەکانیشی نەبێ وەکوتم نەوەکانیان ڕەنگە لە 18 ساڵیا بەجیان بهێڵن لەبەرەوە دەوڵەت خۆی ئەم بابەتی بۆ فراهەم کردوون و ڕەنگە باشترین شێوە بیانژێنێ بەڵام لە مجتەمەعاتی شەرقیە لە مجتەمەعاتی ڕۆژهەڵاتی وەکو ئێمەیە بە دڵنیاییەوە هەتا و کاتی کاچێت ناو گۆڕەکەیەوە ئەوێ بەردەوام منداڵەکان ئاگیان لە پیرەکان بێت چونکە ئەمە قهری ئاینی و قهری کللتوری و کۆمەڵایەتی و هەتا یاساییش ئەممان بەسرا فەرزەکەن هیچ بنەت و ئازایەتیەک نییە تۆ بیتۆ بە چاوی دایک و باوکتا کە من تۆ ئەژیانم خزمەتەکەم لە بەرەوەی ئەو کوڕە باشە گەورەی کێسا بۆتە بازرگانێکی گەورەوە و پزیشکی کێسا نەخۆشخانەیەکی هەیە ڕۆژی 50 نەخۆش دەبینێ و ئەوانی کە ناوبانگی زانستی زۆر گەورەیانەیە وەکانی کە بوونتە سیاست مەدارێکی زۆر گەورە ڕۆژ لە ڕۆژان مناڵێکی بچووک بوون بە باوشی دایک و باوکیانەوە و شەونەخوونی کێشاوە دیاریانەوە و نەهامەتی و نەکبەتی زۆری دیوە بەدەستیانەوە و زۆرێک لە ئەوانی کێسە کار بەدەستی زۆر گەورەن و پسپۆڕی زۆر گەورەیان هەیە ڕۆژگارێک دایک و باوکیان ناو بازار کاریان کردووە سواڵیان بۆ کردوون و ڕەنگە هەتا لە ڕووی کۆمەڵاتی و ئیستیغلال کرابێت هەتا مناڵی گەورە کردووە لەبەرەوە لە باری کۆمەڵایەتیە تۆ ناکەویتە ژێرباریەوەی کە منت بەسەر دایک و باوکا بکەی وەزیفەیەکی سەرشانی خۆتە چۆن خزمەتی مناڵەکەت و خێزانەکەت و پێسوکارەکەتەکەی بە هەمان شێوەی کە هەتا بێ لەگەڵ دایک و باوک و باشە پێت وایە لەم کۆناغی ئێستادا لەم کۆمەڵگەی ئێمەدا ئەم جۆرە لە مامەڵەکردن لەگەڵ دایکان و باوکانە باشە لە ڕووی ئابووریەوەم بێکمانە بستم لە ڕووی ئابووری و حاڵی هەمومان حاڵی عامە ئەم دۆخە تایبەتە ناکە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی و لە پێشیشدا نەگەێستا هەر مجتەمەعی خۆمان بە گەرباز لە مجتەمەعی خۆمانکەین کۆمەلگای خۆمان بە تایبەتی کۆمەلگایەکەیتە وردە لە سەرتاکانی هەنگاونانە بەرەو تێکەڵبوون لە دنیای مۆدێرنێتەوە بە هەموو ئەو ڕەگەزانەی کە عالەمە بە جیهانی بوون هێناوێتی بە تایبەتیش بابەتەکانی تەکنۆلۆژیا و مەسایلەکانی فەردانیە دۆ مەسایلەکانی ئازادی و بیرمانە ئێمە جاران زۆرترین زەواجەکان کە ژن و پیاوەیان کرد تەنانەت بوو گەچووە سەر ماڵی خەسووی پێکەوە ئەژیان و دووسێ بووکیش لە ماڵێکە ئەژیان بەڵام ئەمڕۆ بابەتەکانی مەشغوڵبوون و فەردانیەت و ئازادی وای کردووە کە تەنانەت دایک و باوک و مناڵێکیش نەتوان لە خانوێکا پێکەوە بژن هەمویان بە شێوەیەک لە شێوەکان لە یەکتری دوور کەوتونەتەوە مەراسیمە کۆمەڵاتەکان هێشتا ڕادەیەک خەریکە بەرەو کاڵبوونەوە
تۆ ببینە ئێستا بەشێکی زۆری ئەو کچانی کە شوەکەن داوای ئاهەنگی هاوسەرگیری ناکەن و بەشێکی زۆریش لە کوڕەکان بە هەمان شێوە لەبەرەوە بە تەدریجی بە مروری زەمان و بە ڕووی پێداویستی کۆمەڵایەتیەوە ئەم ڕاستیمانە بەرەو کاڵبوونەوە ئاڕۆن و پەیوەندی کۆمەڵاتەکانیش بەرەو کاڵبوونەوە ئاڕۆن لەبەرەوە علاقەتە ئیجتیماعیەکانیش کە پەیوەندی بینی پیر و گەنج ڕێک دەخات چ کوڕ بێت چ ئەوانی تر بێت وردە وردە بەرەو خاوبوونەوە ئاڕام پێم وابێت لە چەند ساڵی داهاتووە لە چەند ڕەنگە دەی داهاتووە حاڵی مەش بگاتە حاڵی زۆرێک لە وڵاتانی جیهان کە پەیوەندە کۆمەڵایەتەکانمان تەنان دوای لێبێت لە کەمترین ڕەحمان بەرامبەر بە دایک و باوک و بە کەسانی ئەو بۆشاییە ئەگەر بە کچان و کوڕان پڕ نەکرایەوە بە نەوەکان پڕ نەکرایەوە کۆمەلگا و حکوومەت بتوانێت بۆشاییە پڕکاتەوە ئەگەڕێم وڵات وچانێک گۆرەگرین و بەردەوامە بین. دووبارە سڵاو درێژادەی مەگفتوگۆکان لەسەر گرفتە جۆر بە جۆرەکانی و قۆناغی کە پێوترێ قۆناغی پیری کاکێ من زۆرێک لە ئەو کەسانی کە بەتەمەنن ئەیان بینین گۆشەگیرن تێکەڵ نابن ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە زیاترین زۆر لە زۆربەی خێزانەکانیان بینین لە ژوورەکان نایانە دەرەوە پاکەوتەش نین بەڵام تێکەڵ نابن ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە زۆرترین وزە کە لە ئینسانە هەیە بریتێ لە قۆناغی مناڵی و پاشان بریتێ لە قۆناغی گەنجی و زۆرترین هەڵپە بە دوای دەستکەوتەکانە بریتێ لەو تەمەنە بۆچی لەبەرەوەی کە مرۆڤ بەشێکی زۆری ئەزمونەکانی پەیدا نەکردووە و بەشێکی زۆری ئەو شتەنی هێنانی کە لە گردوونا هەیە تا ئێستا کەشفی نەکردووە پێی پێ نەبردووە لەبەرەوە بەردەوام هەڵپێتی ئەگەڕێ بە دوایەوەی کە ژن بێنێ مناڵ بخاتەوە بخوێنێت سەفەر بکات زۆرترین شوێنی ئەم دنیاە ببینێت زۆرترین مامەڵی دروست لەگەڵ کە سوکارەکەی بکەوە پۆز بەدەست بێنێ پلە بەدەست بێنێ پلەی بەرز بێتەوە بێ بە مدیری فەرمانگەیەک بێ بە مدیری کۆمپانیاک بێ بە سەرۆکی وڵاتێک بەرزتر بەڵام کاتێک کە ئەگاتە تەمەنێکی دیاری کراوە هەموو ئەزمونانی بەدەست هێناوە لەبەرەوە هیچ هەڵپەیەکی نییە لەباری کۆمەڵاتیە کە هەڵپەی بۆ بکە لەبەرەوە هەمیشە حەزەکە کەمترین کاتەکانی بەتەنها بێ و وەکو ئەحمەد هەردیڵێ سەیری شریتی ڕابردووی تەمەنی خۆی بکە بزانە هەڵەکانی لەکوێ بووە و ئەو شوێنانەی کە هی ئەوەیە کە ئێستی لەسەر بکات و ئەسەفی بۆڵ بکێشێت و ئاهی بۆڵ بکێشێەوە یادی بکاتەوە لەبەرەوە هەمیشە بەردەوام بە تەنهایی بە گۆشەگیری ئەمێنێتەوە زۆرترین ئەو شتانەش لە قەرەباڵخیا بەدەست نایە بەشێکی زۆری ئەو شتانی کە ئینسان زۆر جاتوانێت بەدەستی بێنێت لە گۆشەگیریە بەدەستی هێنێەوە هیچ کەسێکیش بەقەت پیر و بەتەمەنەکان گۆشەگیر نین وەکوتم پەیوەندی تەنها بوو بابەتەوەیە کە ڕەنگە زۆرترین معلومە و زۆرترین اکتیشافی کۆمەڵایەتی و سیاسی و ئیداری و ئابووری چواردەوری خۆیانیان کردبێ پێویستیان بە کاتێکی تایبەت دەبێت بۆ ئەوی هەم یادی بکەنەوە هەم دەستخەنە سەر بەشێکی زۆر لە برینەکانی باشە زۆرێک لەو کەسانی کە بەتەمەنن هیوایەکی زۆریان هەیە ئومێدێکی زۆریان هەیە پێچەڕەوە هەندێکی تریشیان زۆر بێ هیوان زۆر بێ ئومێدن هیچ دروستکایەک لە ژیانە نابینن هەر شتێکیان پێ بخەیتە بەردەمەڵێ تەمەنم ڕۆی تازەوە بۆ ئێوە جوانە بۆ گەنج جوانە من تازە پیر بووم ئێمەیان پەیوەندی بەچیەوە هەیە ڕاستە ئەوەشیان هەیە زۆر جا بۆ نمونە پیرەکە بینی بۆ نمونە پێڵەن پیری دڵتەڕیان پێڵەن پیری چی بەردەوام سیرەکەی ئەوی لەباری کۆمەڵاتی ئەمە پێڵەن قوتبەدین کە لە تەمسیلی لانەوازانە نمایندەی و حاڵەتە ئەکا بۆ نمە بەردەوام چاکەتێکی جوانی لەبەرە گوڵێکی پێوەیە گەنجێکی شەبینی بەردەوام بێتاقەت ڕیشیاتوە سەر و قژێکی بش پێڵاوێکی پیس کاتێک کە پرسیاری لەکەی بۆ نمونە زروفەکەی ئەوە نییە تااقتم نییە وەکی وەزعمنیتیام دینارم پێ نیە نازان چی بەردەوام کۆمەڵێک پاساوە بەردەوام کۆمەڵێک بەڕیر بۆ هێنێتەوە بە پێچانەوە بەردەوام پیرێک شەبینی سیرەکەی بەردەوام هەم لە ڕووی دنیا بینی و دنیا بە جوانیە بینێ هەم لە ڕووی جلوبەرگ و ڕوخسارەوە بەردەوام ئەین زۆر جار پیری وایە بینی کە بە ڕوخساری بینیان لە خۆتەوە حەزەکەی تێرسەیریکەی ئەمەندە لە گەنجەکە جوانتر و پۆشتتر و ئەنیخترا جگەلەوەی کە لە ڕووی تێڕوانیشانەوە کوتم بەشێکی زۆری و تێڕوانی کە هیانە هی ئەزمونە زۆرەکەیانە کە هەیەە بەدەر لەوەی کە هەندێک لەمانە بەردەوام وەکو وتمان لە دەوری خاڵی مردنا ئاسوڕێنە چونکە وتمان نزیکترین خاڵ لە پیرەتی بریتە لە مردن بەشێکی زۆریان و جەناب دوتت بەردەوام ئەمەل بە ژیانە بەخشنەوە و لە ڕێگەی ئەزمونە زۆرەی کە هیانە دەبنە باڵێزی وڵاتان دەبنە ڕاوێشکاری گەورە بەشێکی زۆری باڵێزی نەتەوەی گرتوەکان بۆ ئاشتی بۆ مەسلەی مافی مرۆڤ بۆ ئافرەت بۆ منداڵان هەمویان بریتینە ئینسانی بەتەمان و هەمووانە کە ئەزمونێکی زۆریان پەیدا کردووە بەڵام وەکو لە راپۆرتەکەش ئاماژەتان پێ بە حکومیەوەی کە لێرە سەرەتاییترین ئەو شتانەی بۆ ئینسان فراهم نەکراوە و کاتێکیش کە بە شێوەیەک لە شێوەکانەکەویتە پراوێزی کۆمەلگاوە ئیتر کەس چانسێکیەوەنی لە ناو کۆمەلگای یاد بکرێتەوە چ لەلایەن خۆشەویست و کەسە نزیکانتەوە چ لەلایەن کوڕ و
کچ و هاوسەرەکانتەوە ڕەنگە هاوسەرەکەت بەجێ هێشتبی لە ژیانە و ڕەنگە کەسە زۆر خۆشەویستەکان بە جیان هێشتبی لەبەرەوە تۆ هەمیشە زۆرینەکە ئەگاتەوە تەمەنە زۆرینێکی بێتاقەت و زۆرینەکە کە کەمترین شادی و خۆشی بە دەرونیەوە دیارە و پێچوانەوە بە بەشێکی کەمیان لەو حاڵەتە هاژن کە جەنابەت باست باشە زۆرێک لە وڵاتانی دەرەوە دوور نەڕێن وڵاتە زۆر نزیکەکانیش خزمەتێکی زۆریان کردووە بە ئەم چینە لە ڕووی ڕاگەیاندنەکانیانەوە چەندین کەناڵی باشە بینیت خزمەتەکات بەو چینە لە ڕووی سینەماوە لە ڕووی فیلمەوە لە ڕووی گۆرانی و لە ڕووی کلیپەوە ئەم کەسە بە تەمەنانە گەڕێنێتەوە بۆ یادەوەریە کۆنەکانیان ئێمەش چیم ئەوەی هەمانە و نیمانە کۆمەڵێک دراما و فیلمی کۆنە بۆ نمونە پیسکەی تەڕپیر خولە چەخماخە ئەمانە هەمووی کۆمەڵێک یادەوەری جوانن بۆ نمونە لای دایکی من هەیە لای دایکی تۆ هەیە لای باوکی هەمومان هەیە ئەمانە حەزیان لێ بیبینن ئەگەر بیانەوێ ئەمانە ببینن چ کەناڵێک هەیە خزمەتیان کردێ بەم بوارە بە بچینە پرسیارێکی بەجێ زۆر معقولە ینی بەداخەوەش بەش وەکو ئاماژەم پێ مجتمع وردە بەرەو سەرمایه‌داریێت بەرەو کەپیتالیزم هەنگاوانێ و لە سیستەمی سەرمایه‌داریشدا ئینسان لە دەروی پێوەرە کۆمەڵایەتیەکانە ئەوەی کە تەحکوم بەسەر ئینسانەوەکە لە سیستەمی سەرمایه‌داریە بریتە لە داهات و لە پارە و هەموو شتێک لە سیستەمی سەرمایه‌داریە پارەیە و هەر شتێک کە پارە پێیانەکات بەلای هیچ کەسێکەوە گرنگ نییە بەداخەوە میدیای ئێمەش تا ئێستا جگە لە میدیا حیزبیەکان کە بەردەوام خەریکی هەواڵی تەشریفاتین ئەو میدیانی تریش جگە لە بەدەستهێنانی سەرمایە و ڕیکلام و پارە گریجان بم بابەتە کۆمەڵایەتیە نەداوە و ئەوەی چەکە لەو بابەتانی من نمونی ئەوم بۆچی بۆ هێنایەوە کە کاتی خۆی سینەما ئەتفال هەبوو بە خانی بە ساڵات چوان هەبوو بۆ نمونە زۆر شوێن هەیە کە سینەمای زۆر تایبەت بە پیرەکان نمایی شەکرێ وەکو جەنابەت ئاماژەت پێە ئەسم باوکی خۆم لە تەمەنی منە کە پێنجشەمان یاخود جمعانە چم بۆ ماڵەوە بۆ لایەن ڕێک بزەبل لەو حاڵەتەیە کە تۆ باسیەکەی بە هیوای ئەوڵە بە هیوای ئەوم کە دابنیشم فیلمە میسرە کۆنەکان ببینم بە هیوای لەبەرەوەی کە لە تەمەنی گەنجەتی خۆیان بەردام هاتووی سینەما سیروان و سینەما ڕەشید و دڵشاد دۆمانی کرد بەردام حەزی لەو فیلمانە بۆ کە لەسەر شاشەی سینەماکان نمایش کراوە ئێستا نازانن لە چ شوێنێک یادیم یادەوەری مناڵانەی بکاتەوە لەبەرەوەی تەلەڤیزیۆنەکان ئێمە گرنگی بۆ بابەتانە نادەن و ئاستی تێگەشتن توانایی ئەوانش ئەمەندە بەرز نییە کە بتوان لە تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود لە یوتیوب یاخود لەو شوێنانە بەدوای بگەڕێنەوە تااقەتیم حاڵەتەشیان نەماوە و خێزانەکانیش ئەمەندە قەرەباڵغم و ڕەنگە کەمترین چانسیان هەبێت لەبەرەوە زۆر گرنگە کە ڕاگەاندن گرنگی بە بابەتانە بات تەنها بابەتی ڕاگەاندن بریتی نەبێت لە بابەتی هەواڵی و سیاسی یعنی من زۆر جابنمونە لە زۆر شوێنەیەنمەوە ئەگەر کەناڵی NRT2 لەگەڵ کەناڵی کورساتی کۆمەڵایەتەکەی دەرکەیت هیچ کەناڵێکی کۆمەڵایەتی نییە لەم وڵاتەیە گەنجێک ئەگەر میوزیسیان بێ تعبیر لە مۆسیقاکی خۆی بکچی خۆیان نمایشکە کەسێک شانۆکار بێ و کەسێک شاعیر بێ و کەسێک هونەرمەند بێ کەسێک کۆمەڵناز بێ کەسێک دەروناز بێ ئەوەی هەیە لە سەعادەشتی بەیانی و هەتا 12 شەو بریتە لە هەواڵ لە سیاست لە هەواڵ لە سیاست و زۆر جار خەڵک گلەیەوە کە بۆچی هەمومان شەحن و بارگایی کراین بە بابەتی سیاسی لەبەرەوەی تۆ هەموو کەناڵەکان سیاسی و هەموو کەناڵەکان بریتی لە بابەتی هەواڵی ئەگەر تۆ ژمارەم کەناڵانم بەردەوام لە زیادبوو ناوێ و بابەتە کۆمەڵایەتەکان بەردەوام لە زیادبوو ناوێ لە هەموو ئاستەکان ئاستی مناڵ گەنج بە ساڵات چوان لەبەرەوە ئەبینی مجتەمەعەکەش بە شێوەیەکی باش ئەکەوێتە سەر ڕێچکەی خۆی و ڕەنگە هاوڵاتیشی ئەمریکی بۆی گرنگ نەبێت لە شەرقی ئەوسەتاچی ڕوویە زۆر جە راپۆرتەکان لە CNN لە BBC باز لەواکەن کە ڕاپرسی ئەکرێت تەنانەت هاوڵاتی ئەمریکی نازانێت داعش چییە نازانێت چییە ئەمە بمعنای بێئاگایی و دواکەوتوی نییە لەبەرەوەی ئەسڵەن ئیشی بۆ بابەتە نییە لەبەرەوەی کە بە بابەتی زۆر گرنگتر هەیە توانێت لەگەڵ هاوڕێکی بچێت بۆ سینەما توانێت بچێت بۆ قەراغی بەحێرە توانێت بچێت بۆ نایت کڵاپێکە توانێت بچێت بۆ قوساتێکی دینی پێویستی بۆ نییە کە بزانێ هەواڵەکان چیە لە چینەڵە بەڵام کائینی ئێمە لەبەرەوەی کە هەموو کەناڵەکانی چواردەوری بریتین لە بابەتی سیاسی بریتین لە بابەتی هەواڵی لە تۆ سەعادەشتە هەڵەسی محکومی بەوەی کە بەردەوام بزانی لە تایلەند چی ڕوویا لە ئێران چی ڕوویا هەڵبژارنەکانی کوێ بردەوە لەبەر کاتێک گەزانیشتە هەر مەجلیس و شوێنێکەوە ئەوەی کە بەردام قسەی لەسەرەکرێ هەواڵەوە هەر سیاسەتە کاتێک کە تۆ ئەم کەناڵە کۆمەڵایەتیانە زیادەکەی ئەمانە هەمویان بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری لەسەر لاشعوری ئینسان بەجێ هەڵن و دووریشیانە خەنە لەو بابەتان بە تایبەتیش گەنجەکان چ جایوەرە بێت بە تەمەنەکان لەبەرەوەی حکوومەت نەیتوانیوە ئەو بارە لەسەر شانی خۆی دانێت خزمەتی پیرەکان بکات بەکردنەوەی شوێنە گشتیەکان و ئیلە ئاخیری کەواتە ئەرکەکە لەسەر شانی ئێمەیە لەسەر شانی خێزانە کچان و کوڕانە ئەرکی ئێمە چیە باشتر مامەڵە لەگەڵ دایکان و باوکانمانە بێت چۆن بێ لە هەموو ڕووەکان و تەندروستی خۆراک دەرونی کۆمەڵایەتی مامەڵەکردنی تەندروست لە ڕووی جلوبەرگیانەوە لە هەموو ڕووەکانەوە
وەکوتم ئەگەر لە یاساش بچیتە دەرەوە یاسا کە دەوڵەت نمایندەیەکات ئەوەی کە تەحکم بەسەر تۆوەکە مەسای لە وجدانی و ئەخلاقیەکانن مەسای لە عورفیەکانن لەخوا بەزەبێت تا ئێستا مجتەمەعیە مێشتان خاڵی نەبووتە لە بەها بەرزە کۆمەڵایەتیەکان چ ئەوانەی کە وەکوتم بابەتی وجدانین چاوانش کە بابەتی ئاینین هەمویان بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریانەیە لەسەر سلوکی ڕۆژانەی ئینسان تۆ زۆر جار ئەگەر یاساش ناچارت نەکا بەوەی کە ڕێزی دایک و باوکت بگری ڕەنگە پابندی ئاینیت واد لێ بکا کە باش لەگەڵ دایک و باوکدا مامەڵە بکەی هەموو دەقاینیانەی کە لە حەدیث و لە قورئان و لە چی و لە ئینجیل و لە تەورات و ئەمانە کە ئاماژەی پێدراوە واد لێکەن تۆ ناچاربی مامەڵێکی باش لەگەڵیان بکەی و ڕەنگە ئەگەر بابەتە ئاینەکانیش بۆ هەندێک کەس گرنگ دەبن بابەتە ئەخلاقی وجدانیەکان چونکە هەمومان لە هەندێک بابەتی کۆمەڵایەتیە هاوبەشین ڕەنگە ترسی پرایوەسخستنت لەلایەن دراوسێ لەلایەن خزمەکانتەوە لەلایەن کەسوکارتەوە واد لێ بکە کە بە شێوەیەکی باش بۆی تووشی سەرزەنش نەبیت مامەڵە لەگەڵ کەسانی بە ساڵات چوە بکەی وەک مامەڵە لەگەڵ دایک و باوکان تا بکەی لەبەرەوە زۆر زۆر گرنگە ئەو منداڵی کاتێک لە یەکەم ساتی لە دایک بوونەوە لە خێزانە لە دایک دەبێت چۆن فێری هەموو شتەکانی چواردەوری خۆیەکەی دەبێت فێری وەشی بکەی کە ڕێز لە بچوو بگرێ و ڕێز لە گەورە بگرێەوە بەزی بە بچوو کابێتەوە و بە شێوەیەکی تەندروست لەگەڵ هەموو شتەکانی چواردەوە لەگەڵ ژین بە کۆمەڵاتی کە کاری تیاکات بە تەندروستی مامەڵە بکە ئەمە بۆ خۆی واکە کە مرۆڤێک گەورە بێت بەزەی بە درەختا بێتەوە بەزەی بە ئاژەڵا بێتەوە بەزەی بە پیر و پاکەوتا بێتەوە بەزەی بە هەموو ئەو چواردەورەیە بێتەوە کە لە دەروی خێزانەکەی خۆین چجا بگا بە کەسێکە لەناو خێزانەکەی خۆیان گەورە بوو یادگاری لەگەڵیە هەیە. تاوی زانیەرەکانت گەیشت سپاس بە زانیەرەکانت هیوادارین هەمومان مامەڵێکی تەندروستمان هەبێت لەگەڵ ئەو کەسانی کە بێتەمەن بە تایبەتی خانەوادەکەی خۆمان زۆر سپاس بۆ زانیەرەکانت پاشکەمێکی ترە چینەتەوەری دوم چاوەڕوانمان بن. دووبارە سڵاتان لەبێت تەوەری هونەریەکەمان لەگەڵ کاکە شیار کە ناسراوە بە ئۆکتانە بینە سەر کاکە شیار ئێوارە باش. ئێوار باش زۆر سپاس. زۆر بەخێر بیت. زۆر سپاس. سڵاوی خۆت بگێنە. سڵاوی خۆت بگێنە. بەڵێ سڵاوی خۆ بگێنم. سڵاوی من تەباهی کوردستانی و تەباهی دنیای و ڕۆژا ژنا پیرۆستکم پچکلی سەرێ دەرباس بوو بوو پورە ڕۆژا ژنا هەفتێ مانگێ ڕۆژا ژنا بوو ژنێ ئازاد ئەز ڕۆژاواژی پیرۆستکم و هەرتم ئازاد بن. ئینشاءڵڵا. زۆر سپاس. دەستەکانت خۆش بێت. بۆ دوو ناوت هەیە. بۆ دوو ناوت شیار ئۆکتان. نا ناوی من ئەسلی لە ترکا ئۆکتایە. نە ئۆکتا ئۆکتای. تۆزک ناوێ من بە ترکیە و دلێمژی زۆر کوردیتی هەیە من ناوێ خۆ بەدل کرد. باش یعنی چی شیار؟ شیار ئێگۆش خەوێ رابووە. هەتا ئێستا خەو دەبوو؟ لای ئێمە بێدارە. بێدار. بەڵێ نا بادینی شیار ئێگۆش خەو رابووە. خەوا شیرینرابەیە شیار دەبێ. هۆشیار تێگەیشتم. ئاگای و شارەزایی تۆ بۆ هونەری تەواوی پارچەکانی کوردستان چۆنە؟ ئاگایامە وەڵا دلێ من زۆر کوردستانی هەبوو ئەس بێم ساڵە 2013دا هاتمە کوردستانی. پێشتر کەی دەست کردووە بەکاری هونەری؟ لە تورکا بووم. ئەزام کەی دەست پێ کردووە؟ هەم بە میوزیک هەم بە گۆرانی. بەڵێ. کەی دەستت پێ کردووە؟ تقریبان 20 ساڵ زێدەتر دەبە. بۆ تەمەنت چەنە؟ بۆ تەمەنا من چەند دیارم؟ 1986. نانا وەرە خوار. با من نەیڕم تۆ بڵێ. سوو چار. ئێستا سوو چار. نە دیارم نا؟ نانا تەمەن درێژ بیت. وا دیارنی تەمەن درێژ بیت. باگوێمان لە بەرهەمێکت ببێ ئاماژە بە بەرهەمەکە بزانین بەرهەمەکە چییە دواتریشی لەسەر کارکردنی تۆ لە میوزیکە بزانین کەی دەست کردو بە کاری میوزیک و ئاوازت بۆ کێدانەوە بەڵام پێشتر گۆرانیێتمان پێشکەشکە. باش ئەس یەک سترانێ بە تورکی بڵێم سترانێ ئەحمەد کایە پێمان خۆشە فەرموو.
kollarında öfkeli başım Serhatta hep akşam vakitsiz hırstan bahardan mı yoksa aşktan ağladıkça dağlarımız yeşerecek, görecek ağladıkça güneşi tutacağız, göreceksin. İlk yalnızda bitti telaşım Alnımda hep kavga duruyor Vakitsiz hırstan Yolundan mı yoksa aşktan Ağladıkça dağlarımız yeşerecek, görecek. Ağladıkça güneşi tutacağız, göreceksin. Ağladıkça yeşerecek, göreceksin. دەستەکانت خۆش بێت ماندوو نەبی دەنگێکی زۆر باشت هەیە زۆر سپاس بزانین بەرهەمی تۆ مارکراوی خۆت هەیە گۆرانی خۆتت هەیە کلیپ نا گۆرانی من کلیبێ من و سترانی من نییە بەس بۆ من ژیانە خۆدا گۆرانیژ من نەبڵان ڕۆژکێ برادەرەکە من دەنگێتە زۆر خۆشە هەماورە باشە منژ گۆرانی گوتم بەس من گەلێک جارە من ریکۆرد یعنی گەلێک جارە من ریکۆرد کرد گەلێک سترانان من چێ کرد من بنگە هێوا چێ کرد نابێ من سەرێ هەیە بەس سترانە ناخوازم یانی ولۆ نەدلێ بدەیە گۆز بێژم ئەوەی تۆ ئەتەوێت تەنها میوزیکە وایە باڵێ باش ئاوازت بۆ کێ داناوە چ لە کوردەکان باڵێ چ لە باکوور تورکیاواتە چاوا بڵێم بوو پورە تۆزک کوردیام کێمە بوو پورە لەحنت بۆ کێ داناوە ها ئاواز ئۆکێ تێگەیشتم ئێستا من زۆر هونەرمەندی گەورەیرە ینی لە ترکا من پێک بە ئازف کردن ینی چاوا بێژم جانسیوێر خۆشکە جانسیوێر ئەو ولۆ بێژم تۆزک ڕێکلامجی چێ دەبێ ئەو پچکی دەبێ خۆشکا براهیم تەقلیسەس خۆشکا براهیم تەقلیسەس نەبحەق بمانەوی زۆر باشە دەنگەکە زۆر جوان واتە خوشکی حەقینین لەگەڵ حەقی نییە هونەرمەندی براهیم تەقلیس بەڵێ مانەویە ینی پشتی ناوا ترکادا دەنگێ زیرەک دناف ژنادا ئەوە دناف ترکادا چەند ئاوازت بۆ داناوە چەند گۆرانیت بۆ بژاردۆ کردوتە باواز بووی من زۆر ینی نزانم تقریبان 10-15 گۆرانی بەوەی باشکردە لە کوردەکانە لەحنت یاوە بە چ گۆرانی بێژێ لە کوردەکان باڵێ هەم باشوور هەم باکوور یان گەلک ناوارە شغل کردمە بدیا دەرسم شغل کردمان و
کۆماچیارم شۆم کرما زاتەن مەسوود مەت هەیە و دەنیز ئەسمەر ئەس بوارە شغل کرمە یعنی گۆران بێژێ لە ترکا کورد و زیرەکن زۆر زیرەکن و دناو کووردا دەژی گەلک ژوا هەستکن بوارە شغل کرم گەلک کێف خۆش بوو 2 ساڵا گۆموانە دیت یا سلاوی خۆشش بر ئێمەش سڵامان بۆ هەمووانی کە تۆ ئاوازت پێبەخشیون بەگوێمان لەیەکێک لەو ئاوازانە بێکە خۆت باڵێ بە هونەرمەندەکانت بەخشی و یان خۆت حەزەکەی لێرە پێشکەشمانی کەی هونەرمەندارە ئەس ئازف بکەم یانی ئەس هەی مرتاحترم زۆر چاکە بۆچ من بەری گۆز بەرنامێ بێمە بەرنامێژی بە هەڤالارە مە قسەت کرد دلێ هونەرماندا زۆر بچووکە یعنی دلێ هونەرماندا زۆر بە زۆر گەورە بێ نا زۆر بچووکە بۆچێ جارێ ئەس دناو بەرنامێمە بەرنامە کافێتێریایە هەن خۆرت گەنجتێن نزانن هەنێ هەن تشتا هەیە نزانن جالن سترانێک دخوازن یا سترانێکە وڵۆ نەخۆش زۆر نەخۆشە دەبێم چه سترانێت خوازێ بوو بکورە دەبێ حەبیبی ئەسمەر چکلێتە دخوازم ئەس زۆر توورە دەبم چما زۆر سترانێمە هەنە چماش حەسان زیرەک ناخوازن ژ محەممەد شێخۆ ناخوازن یانی ئەو هونەرمەندە گەلک گەورەنە ژ ئارام دیکران هونەرمەندێ زۆر ژ بەر بلۆ ئەس بەس ئازف بکەم هەی مرتاحتر دەبم زۆر باشە زۆر سپاس باشە دەکەواتە ئەو شتەمان بۆ ئازفکە کە خۆت ئەتەوێ دڵت ئێوێ باشە سەرچاوە ئەس ناخوازێ بتەمبورێ کێشەمانە ئەس خوازم گۆوی سترانی بێژم ژێ سۆرانی ستران یا میوزیک نا هەم ستران هەم موزیک بخۆ ئەزێ درست کردمە زۆر باشە
من دخواستم گۆ زۆر سپاس من دەخواستم گۆ ئەفستران دیسا بێژم بەس ئەس لەگەل کوردیا سۆرانی زۆر کێمم یعنی ناخوازم گۆ هیچ گۆرانێکی سۆرانیت دەبێت توانایت نێ بیڵێ؟ یەک تشت ئەدەی؟ من دگۆت بەس وڵە خافیاز تۆز بێژم من گۆم لە کەندیلێ مایکەکەمان بۆ. سەبەرزەوە والله متقود نرموا الكندل السربر الزوا والله متقود نرموا شهد بونم شنازياي عوري رنجينك من موا شهد بونم شنازياي عوري رنجينك من موا دەستەکانە خۆش بن. زۆر سپاس کەندیلیش سپاس. نا کەندیل نا قەندیل کەنجوانە بەردەوام بیت زۆر سپاس بەدەنگی کە سەرسامی لەو گۆرانی بێژانی کە سۆرانین بەڵام ناتوانانی گۆرانیەکانیان بڵیتەوە یان نایزانی بۆ نمونە نا زانم بەس ئێستا تەگوت نەک کەندیل قەندیل نا تۆزێک لەهجا من خراپە لەهجا من تۆزێک خراپە لەهجا سۆرانی بۆ من هێ نون و فێر دبم لێرە بمێنیتەوە فێرە بیت ئینشاءالله ئینشاءالله بەدەنگی کە سەرسامی لە سۆرانیەکانە بەس من حەسان زیرەک زۆر زۆر هیچ گۆرانێکی ئەوت نایزانی نا بۆچێ لازمە گۆ ئەس تەکنیکێوی ئەس پێشی ئەس فێر دبم تەکنیکێ باشە خۆت حەزە بە چه تەکنیکێکە من تەکنیکی غەربی gelek زانم بەس هاتمە کوردستانê پێشی هاتمە دوهۆکێ تۆزێک عەرەبی کەتە ناو ئازفا من زاتم بە ترکی زانی بووم من مەکتەبە خۆشی خلاص کرێت من 4 ساڵ موزیقا خوێند 1 ساڵ ماستر کردمان لەسەر چیکا خۆدا من ساڵ ژیانە خۆدا زۆر باش ینی ماستەریشت خوێندووە 21 ئالەتی موزیکی بە پرۆفسیۆنەلی ئازف دکەم ئەم دوانە و ئەو دوو ئیقا هەموو درامز بێز گیتار ئەم هەمووە چۆن فێربوویت و بە چەند ساڵ وە چەند ئەزمموی چەند ساڵی خۆتەوە بە عشق بە عشقا موزیقی بەس چاوا بێژم باێ من نەتخواست باێ من نەتخواست گۆ ئەز موزیقی بکەم بۆ نەتخواست ینی نەدلێوی بوو نەدلێوی بوو کلتورەکەیە یان نا دوای ئەوژی مێزان کۆس ژێ حەقیوی دەرکەوم ئەوژی دەستی خۆ چیک نەکرد بێژە نەغەیدی ئەو چقا نەخواست من کرا عینات بەس چاوە ینی لە من بوو شەرت ینی لازمە گۆز ڤیا فێر بم و تەمبور فێر بم و یەک برادر دمێزێنم سانتور ئازف بکەین لازم گۆ سانتور فێر ببم خۆش ئازف بکەین لازمە گۆز ژێ باشتر بم ئەس وەختێک و بچووک بووم من دگوت دناڤا دنیایەدا لازمە گۆ کەس وەک من نکار بێت تەمبورە ئازف بکەین بچووک بووم زۆر بچووک بووم باشە ئەی ئێستا فێرخوازت هەیە نا بۆ بەسە ینی چاوا بەسە هەوڵ نادەی کەس فێرکەی ئێستا ئەس چاوا بێژم ئەس فێر دکەم هەنێک ئێستا ئەوژی لمە تەماشا لێرەنە لێرە کچ زیاتر حەزی لێ یان کوڕ کەچ کوردێ نەمشکلەیە بۆ وەکو ژمارە کچان زیاتر حەزەکە بێن فێر بن حەزیان لە میوزیکە یان کوڕان زیاتر یەنە پێشەوە میوزیک کوڕ زۆر دخوازم و فێر بن کارت هەیە کەچ تۆزێک بوو بکرە کەچ تۆزێک فەدی دکن فەدی دکن بۆچ فەدی دکن نزانم بەلکی دایک و باوێ خوا فەدی دکن ینی دترسم بەلکی نزانم ئەژ واتشتان نزانم بەس کوڕ ئێستا 3 4 6 هەفت تەڵەبێ من هەنە لێرە ئەسکارم تەژی فێرکەم تبخوازی هیوادارم دەستت خۆش بێ باگیمان لە بەرهەمێکی تر بێ گۆرانی زانی
گوێمان لە چ گۆرانیەکە بێ؟ باشە ئەس گۆرانێکی ولۆ تامبوری ئەزێ ئیشەڵڵا بێجارێ ئازف بکەم هیوادارین. هەویدار نە بەس ئەز یەک سپاسی ئەستخوازم گۆ فرێ بکەم ji vir ڕۆژا گۆس هاتمە کوردستانێڤە ئەو برادەرێ گۆ ji destê min girtiye وەختێ گۆس هاتمە سلەیمانی تۆزێک کەسی نەنیاس بووم نەنیاس بووم ئەو کورانە ئەو دەستێ من گرت کاک شوانە سپاسیا خۆش بر ژێرە فرێ دکەم شوانەی ئێرەواتە؟ هە خەلکێ ئێرە کاک شوانە ناخوازم تۆزگرێک خۆدیە فندقەیە ئەو تەمبوراویە ئەو تەمبوراوی ئازف دکەم ئەنی خۆت نییە؟ وەختێ گۆ ئازفکردنا من تەماشە کرد ئەو چوو تەمبورەکە خۆ کردی ئەف تەمبور کردی لێژی فێر نەبوو شوانە خەرێکی چیاگەولێ زۆر زۆر سپاسیا خۆ ژێرە دەشێنم ڕێز خۆشەویستمان بۆ موانی هاوکاریان کردووی. Zalim felek onu çok görme bana, çok görme bana. Ayrılamam ben o gül yüzlü yardan. Sıtkine bağlıdır canım canana, canım canana. Ayrılamam ben o gül yüzlü yardan. Sıtkine bağlıdır canım canana, canım canana. Ayrılamam ben o gül yüzlü yardan. Engindir duyulmaz figanım sesim, figanım sesim. Açıktır o yare gönül kafesim. Yaşarken aldım havam nefesim, havam nefesim. Ayrılamam ben o gül yüzlü yardan, yardan. بەس یەک تشت ئەس توازم گۆ بێژم بەرە تامبور vekirî bê بەس تامبور
بچوك بوم يعني زماني جو بچوك بوم ام دچونا حفله دعوتا كركا بچوك يعني هوقاس طنبور عازفت كي زور شيرينم ولو كركا زور شيرينم عالم قالك من حستكر وقت يقول أصدق شو ما دعوتها متخصتكم من شغبكم لازم أقول عالم هركز تعويل سرم به وقت يقول أصدق شو ما دعوتها ولو تكر يعني لازم أقول حمكس من تماشكي استا ناف برنامه ده جاري از گرم دبم زور گرم دبم هم برادر هنا من نياسن اقتا كادينا سيرفر شيار دينا سيرفر عازف كا شيار دينا سيرفر عازف كا استا از جبو از جفر بيجم حفالنا بخو بشتام تيشي از بير بوما بس مخوازن دسي شتو بشتداش بشتام تيشي يعني از بقولكم قالك از بير بوما يعني عمر بو سو 4 سو 5 بس حفالنا وقتی گو بچوک بوم مجال هبو استنینا باشا تمنت من ضالنيا نه كاملي هيا يك من ضالي من هيا ذاتا ناوي دنزة ناوي من شيار هل السليمانية لقل خط؟ لا لتركيا لقل ديامنا زور باشا اسأل السليمانية نشتجيت السليماني اجيت بله بروجه هنرية كانت شين كاره هنرية كاني عندك شيبن هم بو موزيك هم بو غوراني بله يعني كاري تازة شيبه كاري تازة هناك بروجا ما هي بلانا ما هي ام تخوازنگو نبخوا او هنر دستي مد ام نابنا برني ام تخوازنگو از هناك فيركم وبوار عازف بكم دنافا كردستاني دبي دنافا لكوبة يعني اصلا دلي من هياغو ابراستي بهنرمندي بعزف كردستاني سليماني را بيكبا ام بيكبا روشكي ام برنامج كولو جوره صور جوره بكن وام ازبوار عازف بكم از يقولوا از يقولوا مرتاح يعني 8 ايام افا بس 8 ايام افا استخوازم قفيقا عازفي كردستاني زور زيركن يعني كردستان نيرد از بوبر از تخوازم قف نافي واجب يجم اف زير يعني زيري كردستاني نا انوار كرداغي و اف عازفي كخوش قيكا بكي ها دلشاد سعيد اف يعني زيرن يعني ويك زير ديجي هيا عازف كلارنيتا سلافي خوش جيرا دشينم شيرا شيرا خوش كرا وخوش عازفك يعني بس تشيد بي سلافي خوش جيرا دشينم يعني نتني افن يعني بيوندي لقل موزيسيانا كان يرى شونا بيوندي لقل يانا شونا بيوندي اما زور باشا زور زور اي قولاني بيجا كان يرى إيرا زور باشا أم زماني هفدين فهمت كن تيدك هن زماني موسيقى أم تيدك هن زور يعني من قلت شيء جارا بيشي من قلت دلي هنرمندا دلي عازفة زور بشوكا هنجي قو بشوكا حمد تشتي هفدي فهمت كن حمد تشتي هفدي تيدك هن يعني جبر قولوا تو كيشنا وادا نابي قط تكيشة مشكلة نادر كذي بهفدي فهمتكن بهفدي تيدكهن بزماني هفدي يعني شو زماني بي بتركي بي بكردي بي بعربي بي بفارسي بي شن زمان زاني بس زمان شكرا تركي وكرمانجي توزك عربي زانم جبل ماي هوقس قوراني اي قوراني قوراني نزانم نزاني بس يا او قوراني توزك زانم جي زور تورا دبم بو نخوشه عادي يكوب بلا اي ناخو استشكي توزك كله جي سميرة طيفيق من عادي مايك كبكر بين الزحمة لبين لا يكوب لا
الآن ملاياتي متناش ملايا جسر الحاتي من قطاع من ضوص رجليا أشهد لك بالله حبيبي أشهد لك بالله إن أنت حبيبي مرمر أشهد لك بالله والله تۆزك ئەزێ فێر بم باشە باش ئەزێ فێر بم سەوارەکەم زوش سۆرانی فێر ببی ئەزێ یەک ستران سۆرانی بێژم ئێستا ئەم ئێستا ئێستا سترانی سلەیمانیە زۆر باشە کەواتە دواوتەی خۆشت بڵێ ها دواوتە دوا قسەی خۆت چییە؟ دوای قسەی من ئێستا باژارێمە لە کوردێ باکوورێ زۆر زلم هەیە ئینشاءڵڵا ینی دلێ من هەیە گۆ ئەو زلم خلاص ببێ کورد بسەرکەبن و ئازادی هەر چارپارچی کوردستانی هەردوم لەسەر و سەر وابێ زۆر سپاس بۆ تۆ کاکەشیار دووبارە بەخێر بێت هاوڕانی ئەزیز ئێوارەتان پێشکەشکرا هیوادارین دەستێکی هەفتەیەکی نوێ پڕ بێت لە خۆشی و کامرانی بۆ هەموو لایەک هەتا سبەی پێتان ئەگەمەوە دڵخۆش بن خواتان لەگەڵ سیچار بمانگه غرمانی زاوا هشتاملی توم به کس نداوا سیچار بمانگه غرمانی داوا هشتاملی توم به کس نداوا ای خدا نواگر بارانه 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 یار به تو مالم ویرانه 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 ای خدا نواگر بارانه 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 یار به تو مالم ویرانه 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 هيدات هيبدات ام دورتني هر جوانك بدست لي زليلي هيدات هيبدات ام دورتني هر جوانك بدست لي زليلي اي خدا لواقر بارانه 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 يا رب بيت مالم ويرانه 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 ای خدا لواقر بارانه 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 کردستان جهه و شیرانه و شیرانه و شیرانه